ململانەی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران کە مێژوەکەی بۆ قەیرانی بارمتەکان لە ساڵی 1979 دەگەڕێتەوە. لە ساڵی 2026دا گەیشتە وێستگێکی خوێناوی و وەرچەرخانێکی مێژووی. ساڵی 1979 وەرچەرخانێکی بنەڕەتی بوو لە مێژووی پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران کە تێیدا هاوپەیمانێکی نزیک گۆڕا بۆ دوژمنایەتێکی بەردەوام. ئەم قەیرانە بەگرتنی باڵیۆزخانەی ئەمریکا لە تاران و دەست بە سەرکردنی 52 دیبلۆماتکار بۆ ماوەی 444 ڕۆژ دەستی پێکرد کە دەرەنجامەکەی بچڕانی پەیوەندیە دیبلۆماسیەکان و دەستپێکی گەمار و ئابوووریەکان بوو. لەگەڵ ناکۆکیەکاندا مێژووی دانوستانەکانیش دەست پێ دەکات. دوای ڕووداوەکە و پێش جەنگی عێراق ئێران ئەمریکیەکان زانیاریاندایە حکومەتی کاتی ئێران دەربارەی نیەتی سەدام حوسێن بۆ هێرشکردن. دواتر دانوستانی ڕاستەوخۆ لە جەزائیر ئەنجام درا کە بووە هۆی ئازادکردنی 52 بارمتە ئەمریکیەکە لە ساڵی 1970. لە قۆناغی نێوان 1970 بۆ 2010 ململانەکان ڕۆیان لە قوڵبوونەوە کرد. واشنتۆن لە جەنگی عێراق ئێراندا پشتگیری بەغدای کرد. لە بەرامبەردا ئێران لە ڕێگەی دروستکردنی گروپی چەکداری لە ناوچەکەدا هەژموونی خۆی فراوان کرد. ئەمە شوای کرد ئەمریکا زنجیرەیەک سزای توند لەسەر کەرتەکانی نەوت و بانکی ئێران بسەپێنێت. لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکاندا دانوستانی نهێنی ماکفەرلین ڕوویدا بۆ دابینکردنی چەک بۆ ئێران. بەڵام ئیسرائیلیەکان شکستیان بەو هەوڵە هێنا و لە کۆتایی جەنگەکەدا ئەمریکا و ئێران تووشی پێکدادانی ڕاستەوخۆ بوون. ڕەوتی دانوستانەکان هاوتەریب لەگەڵ ناکۆچیەکان درێژەیان کێشا. بە جۆرێک لە ساڵانی 90 هاشمی ڕەفسەنجانی هەوڵیدا لەسەر دۆسەی بارمتە ئەمریکیەکان لە لوبنان دانوستان بکات. هەروەها لە سەردەمی محەممەد خاتەمیدا گفتوگۆکان تەنیا لە ئاستی پەرلەمانتاراندا مانەوە. لە سەرەتای سەدەی نوێدا دیبلۆماسی ئێران گۆڕانکاری بەسەرداهات. محەممەد جەواد زەریف وەزیری پێشووتری دەرەوەی ئێران بە هەماهەنگی لەگەڵ قاسم سولەیمانی لە ساڵی 2001دا لە کۆنفرانسی بۆن لەسەر دۆسیەکانی ئەفغانستان و عێراق دانوستانی ڕاستەوخۆیان لەگەڵ ئەمریکا ئەنجامدا کە ئامانج لێی سەقامگیری ناوچەکە بوو دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر. هەروەها سێ خولی دانوستان دەربارەی عێراق پێش و پاش جەنگی 2003 بە ڕەزامەندی خامنەیی ئەنجام دراون. محمود ئەحمەدی نەژاد سەرۆکۆماری پێشووتری ئێران هەرچەندە ئارەزووی دانوستانی هەبوو بەڵام سەرکەوتوو نەبوو لە هەوڵەکانیدا. لە ساڵی 2012دا دانوستانی نهێنی بەبێ ئاگاداری ئەحمەدی نەژاد لە عومان دەستی پێکرد. قۆناغی زێڕینی دیبلۆماسی لە ساڵی 2015دا دوای هاتنی حەسەن ڕوحانی و بەواژۆکردنی ڕێکەوتنی ئەتۆمی بەرجام هاتە ئاراوە. لەو سەردەمەدا حەسەن ڕوحانی و بارەک ئۆباما پەیوەندیەکی تەلەفۆنی مێژووییان ئەنجامدا و وەزیرانی دەرەوەی هەردوو لا چەندین جار ڕاستەوخۆ کۆبوونەوە. بەڵام لە ساڵی 2018 ترامپ لە ڕێکەوتنەکە کشایەوە و پەیوەندیەکانی هێنایەوە سەر خاڵی سەرەتا. هەرچەندە جۆ بایدن هەوڵیدا ڕێکەوتنەکە زیندوو بکاتەوە بەڵام تاران ڕەتی کردەوە بچێتە ناو دانوستانی ڕاستەوخۆ و گفتوگۆکان بە ناڕاستەوخۆ بەردەوام بوون. لە ساڵانی دواییدا گرژیەکان گەیشتنە ئاستی ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕاستەوخۆ و هێرشکردنە سەر بنکەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. ئەمڕۆ پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە لە نێوان دیبلۆماسیەکی ئاڵۆز و مەترسیەکانی هەڵگیرسانی جەنگێکی فراواندان. ئێستاش دانوستانەکان لەگەڵ ئیدارەی دووەمی ترامپ لە کاتێکدا دەست پێ دەکەنەوە کە مێژوو دەری خستووە مەرج نییە هەموو دانوستانێک بەڕێکەوتن کۆتایی بێت. بەڵام هەوڵەکان بۆ دوورکەوتنەوە لە جەنگ چڕ کراونەتەوە.